گفتوگوی زیاتر لەسەر 8 مارس و پێگە و ڕۆڵی ژنان لە هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز جوان ڕۆژبەیانی یاریدەدەری بەشی پەیوەندی گشتی پارتی دموکراتی کوردستان کا بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. خاتو جوان بەخێر هاتی، سپاس کە ئامادەی لەگەڵمان. 8 مارست پیرۆز بێ. بۆ خۆتان دەزانن ئەمڕۆ هەر لە سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامیان هەبوو، هەڵبەت وشەکانیان جیاواز بوو بەڵام هەمویان یەک ئامانجیان هەبوو، ئەویش پشتگیریکردن و داکۆکی خانمان و ژنانە لە هەرێمی کوردستان. با سەرەتا لە پەیامەکانەوە دەست پێ بکەین. چۆن هەڵیە سەنگێنن پەیامەکان، چ قسەیەکتان لەسەر پەیامەکان هەبوو ئەمڕۆ ئێوە؟ سڵاوتان لێبێت. 8 مارس لە تەواوی ئافرەتانی کوردستان پیرۆز دەکەم لە جەنابەت لە کارمەندانی ئافرەتانی کوردستان 24 لە هەموو ئەو کادر و هەواڵانەی کە لە پارتی دموکراتی کوردستان ئافرەتان هەموو لەوێ بەشدارن پیرۆزباییان لێ دەکەم لە هەموو دایکی شەهیدان کە قوربانیەکی گەورەیان بۆ خاکی نیشتیماندا و منداڵەکانیان شەهید بوون و بەرگەی ئەو ئازار و زەحمەتیە دەکێشن لە پێناو کوردستانێکی ئازاد و سربەخۆ 8 مارسیان لێ پیرۆز دەکەم و دەستیان ماچەکەم. سوپاس بۆ ئەو دەرفەتە. تەبعاً ئەمڕۆ کە 8 مارسە ڕۆڵی ئافرەت بەرز دەنرخێندرێ، چ لە ڕێگای پێیان بێت لە ڕێگای پیرۆزباییەکان بێت. پەیامەکانی ئەمڕۆ کە لەلایەن جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکی حکوومەت کۆمەڵێک پەیام ئاراستەی ئافرەتانی کوردستان کرا. هەر پەیامە و هێزێکی گەورەی لە پشت هەیە کە زیاتر هانی ئافرەتان دەدات کە لەو ڕێگایی کە هاتوونەتە مەیدان و کۆڵ دەدەن بەردەوام بن. ئەو ئافرەتانەی کە چ هەر ئەرکێکیان هەیە لە کۆمەلگادا بتوانن زیاتر بەرەنگاری زەحمەتیەکان ببنەوە و کۆڵ نەدەن لە ئیش و کارەکانیاندا، هەست بکەن کە ئەوانیش تاکێکن لە تاکی کۆمەلگا و هیچ فەرقێکیان نێوەکو مرۆڤ مافی خۆیان. دەمەوێت هەندێک لەسەر پەیامەکەی سەرۆکی حکوومەت بوەستم کە خاڵێکی تێدا باز لە واکاوەکو خۆی دەمەوێت بۆت بگەێنم. هەمیشە پشتیوانی لە داخوازی ڕەواکانیان دەکەم، مەبەستی ژنانە و داکۆکی لە مافەکانیان دەکەم لە پێناو کۆمەلگایەکی تەندروست. واتە بەبێ ژنان کۆمەلگایەکی تەندروستمان نابێ ئێمە؟ ئەگەر من بێم باس لە ڕۆڵی سەرۆکی حکوومەت بکەم بەرامبەر بە ئافرەتان، دەتوانم بە دوو شێواز باسی لێوە بکەم. شێوازێک وەکو سەرۆکی حکوومەت، شێوازێکی تریش وەکو جێگری پارتی کە من لە پەرلەمان بووم. خۆشبەختانە ئەو شەرەفەم پێبەخشرا دەنگ بە کابینەکەی سەرۆکی حکوومەت بدەین کە ئەو لەوێ کارنامەی کابینەکەی خۆی خوێندەوە و خاڵێکیان باسی ڕۆڵی ئافرەت و مافی ئافرەت بوو کە لە کارنامەکەیدا ئاماژەی پێدا وەک خۆی جێبەجێ کردووە. ئەو بتانەی کە بەڕێزیان باسی کرد لە کارنامەکەیدا سەبارەت بە ئافرەت وەکو خۆی جێبەجێ کراوە، ڕۆڵ بە ئافرەت دراوە، نەک تەنها ڕۆڵ بە ئافرەت دراوە، ئافرەت پێگەیەندراوە بۆ ئەوەی لە کایە حکومڕانیەکاندا ئەرکی پێ بسپێردرێت و لە کابینەکەی جەنابیان ڕێژەی ئافرەت لە وەزارەتەکانیش زیاد کرا کە پێشتر یەک ئافرەت بوو، بەڵام ئێستا 3 وەزیری ئافرەتمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان. و هەروەها ئەگەر بێن باسی پارتیش بکەم کە لەوێ جێگری سەرۆکی پارتیمانە کە منیش لەوێ ئەندامێکی قیادەم لەو حیزبە، ڕۆڵێکی بەرچاوی بە هەمان شێوە دایتە ئافرەتەکان لە پارتی دموکراتی کوردستان و هەمیشە لە کۆبوونەوە فراوانەکان و لە کۆبوونەوەکان جەخت لە گەنج و ئافرەت دەکاتەوە کە ڕۆڵیان پێ بدرێت و پێ بگەیندرێن بۆ ئێوە ڕازین لەو ڕێژەی ئافرەتان چوەکو حیزب چوەکو حکوومەت لەناو کۆمەلگایە؟ لە ئێستادا بە بەراورد بە پێشووتر دەتوانم بڵێم زۆر باش پەرەیسەندووە، ڕێژەکان بەرەو زیاتر دەڕوە. ئێمە جگە لەوەی کۆمەڵێک ئافرەت دەبینین چ لە کای حکومی بێت چ لە کای حزبی بێت کە بەرچاون، بەڵام کۆمەڵێک ئافرەتی تریش کە بەرچاونین لە پشت چاوی خۆمانەوە ئیشەکان دەکەن، ئیشەکان ڕادەپەڕێنن. ئەوەش ئەرکێکی زۆریان پێسپێردرا و ڕۆڵێکی باشیشیان پێدراوە. یعنی تەنها ئەوە نییە کە ئێمە چەند ئافرەتێک کە دەردەکەوین هەر ئەوەندە ئافرەتە بێت، ئافرەتی تریشمان هەیە، ماندوونە ناسانە ڕۆڵیان پێدرا و کاری خۆیان دەکەن. دەتوانم بڵێم بە پێی توموحی ئێمەی ئافرەت نییە، بەڵام دڵنیام لەوەی کە باشتر دەبێت ڕێژەکە، چونکە
لە بەرنامەی کاری حکوومەت و لە بەرنامەی کاری پارتیشدا هەیە کە گرنگی بە ئافرەت بدرێ و چەندین ئافرەت ئامادە دەکرێت بۆ سەرکردایەتی داهاتوو بۆ قیادەکردنی داهاتوو بۆ وەزارەتی هەمیشە وشە و پەیامی زۆر جیاواز بەرگۆمان دەکەوێت بە تایبەت لە یادەکاندا لەسەر ڕۆڵی خانمان ئایا ئەمانە لە ئەرزی واقع ڕەنگی داوەتەوە مەبەستم ئەوەی بڵێم گوتارەکان بۆتە کرداریان هەر لە چوارچێوەی قسەدا ماوەتەوە دەتوانم بڵێم بۆتە کردار چونکە ئەوەی کە من ئێستا باسی دەکەم بە پێی ئەو ئەزمونەی کە هەم بووە چ لە پەرلەمان بێت چ لە ئێستاکە لە حزبە وتەکان بۆیتە کردار ڕۆڵی باش بە ئافرەت درراوە و لە هەمان کات لەسەر ئافرەتەکە خودی خۆشی دەمێنێت کە ئەو توانایی هەیەی بەرجەستەی بکات بێتە کۆمەلگا ڕوبەڕووی ئەو زەحمەتیانە ئەو بربەستانە ببێتەوە ئافرەتێک نەبێت کە خۆی دوور بخات لە هەموو مافەکانی خۆی و خۆی پەراوێز بخات ڕۆڵی ئافرەتەکە دەور دەبینێت و پەیامەکانیش ئێستا هەمووی بە کردار جێبەجێ دەکرێت و ڕێگا خۆشکراوە بۆ ئافرەت کە لەو ڕێگایەدا بتوانێت توانەکانی وەکو پارتی ئەو ڕۆیەت هەیە یاخود خانمانی دیکەش جیاواز لە حیزبەکەی تۆم قسەیاکەن ئێمە وەکو پارتی هیچ ڕێگریەکمان لێ نەکراوە لە ئافرەتان دڵنیام ئەوانیش هەمان قسە دەکەن چونکە پشتمان گیراوە یعنی ڕۆڵمان پێدراوە پارتی هەمیشە داکۆخی کارێکی سەرسەختی ئافرەتان بۆ هەمیشە ویستوێتی ڕۆڵی ئافرەتان بەرز بنرخێنێ یەکەم پارتیش بۆ کە ڕێکخراوی ئافرەتانی دامەزراندووە بەڵێ خات و جوان دوا پرسیارم ئەوەیە بەپێی توێژینەوە ڕاپۆرتەکان عێراق لە ڕیزبەندی 177 وڵات دێمین وڵاتە بۆ ئەوەی کە دۆخی ژنان و ئافرەتان تێیدا خراپە هەرێمی کوردستان لەکوێی ئەو بازنەیەدا بە تایبەت دەمێ بزانم لە ڕووی توندوتیژێەوە ناتوانم بڵێم زۆر باشە بربەست و توندوتیژی بەرامبەر ئافرەتانمان هەیە بەڵام لە هەمان کاتدا چارەسەریەکانیش هەیە دەنگی ئافرەت دەگاتە شوێنی مەبەست کە هەر شتێکی لە بەرامبەردا بکرێت بەڵام مقارنەتەن بە عێراق نائێمە زۆر جیاوازین لەو بازنەیە عێراق نین کە بەو شێوەیە توندوتیژیان بەرامبەر بکرێت جیاوازی لە شێوازی حکومڕانیەکەی حکومڕانی عێراق جیاوازە حکومڕانی کوردستانیش جیاوازە مافپێدانی ئەوان و مافپێدانی ئێمە زۆر جیاوازە لێرە زیاتر مافەکانی ئافرەت فراهەم کراوە و پاڵپشتیان دەکرێت وەک لەوەی کە لە حکومڕانی عێراقدا حتا لە ڕێژەکانی دام و دەستگاکانیش لە کوردستان ڕێژەکەی زۆر زیاترە لە عێراق کەمترە ئەگەر بە نمونە پەرلەمانی کوردستان بهێنمەوە لە هەرێمی کوردستاندا سەداسی ئافرەتن لە پەرلەمانی کوردستان لە عێراق کە وڵاتێکی گەورەیە 125 ئافرەتە بەڵێ دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز جوان ڕۆژبەیانی یاریدەدەری بەشی پەیوەندی گشتی پارتی دموکراتی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمانەما دەبووی زۆر سپاس بۆش.